کاغذە چوونی هەلو قادر نادر ئەوە سەرۆژ سندیکایە خە پێی نەڵێ داوەشەی باشە ڕۆیەکە بکەین خوا ئازاد حەمەد ئەمین شەرم لە خۆت ناکەی سەرۆژ خۆت پێ سەرۆژ سندیکا و ڕۆژنامە نووسەوە بێ ئەتەکێتی یان ئەترسی کورەویش مێژووی پاک بێ لە خۆی نەترسێ کۆیلە نەبێت بڕوا بکە قەت وا داناخە هەمووتان لە خۆتان دەترسن ئەگەرە چ دەترسی ئەگەرت ئەوەت نەبی بەداخەوە وەرە ئەوانە بووینە ڕشسپی ڕۆژنامە نووسی کورد باشە تو شرم لە خۆت ناکەی منداڵێکت هەیە بە سۆسیال دەژی دەخۆت شەرم لە خۆت بکەتقا ئەتو ڕۆژنامە نووسی دەست پیاوی بێئەدەبی هیچکە نییە تو پیاوی بێئەدەبی قخاری تفلە ئەژداد و لە قۆت و من برادری زۆر قزم و کەسی تۆم بەرا من قەت نەمزانین تۆ ئەندە پیاوی قخاری ئەوەی دیتان ئەوە ئەخلاقی نێوان دوو کەسە بەرەی دەسەڵات و خەڵکانێک کە بەخنەگری ئەو دەسەڵاتن و ئەوە یەکەم جار نییە ڕوبەڕووی من دەبێتەوە هەمووتان دەبین ئەمە دە چەند ساڵی ڕابردوو دەیان جار لە ئاستی بەرزەکانیان وە گوتەبێژی حکوومەت دەوەی گەورەتریان نیانی حکوومەتی هەرێم جوێنی وای پێداوم متەسەڕەفی هەولێر جوێنی وای پێداوم پەرلەمانتاریان جوێنی وای پێداوم کارژێرڵقی ئەوروپایان جوێنی وا پێداوم هەمووش نیشانەی ئەوەیە ئەم تەنگ پێیان هەڵچنیە ئفلاسن خاوەن هیچ بیر و باوەڕەکنین ئەو کەیسەش بۆیە باز دەکەمەوە دەمێت بڵێم یعنی سەیریان کەن یعنی لەوانە نابی دەبی ئەخلاقی ئەخلاقیان بەرزتر ئەو تۆپیانە لۆگۆی ڕۆژنامەگەریە لۆگۆی گوتاریانە ئەو ئەخلاقەتی تف دەکە ئەوە ئەخلاقەتی جوێن بە ئەبۆ ئەژدادی من دەداتن لە کاتێکدا مێژووی ئێمە دیارە و مێژووی ئەوانەش دیارە ئەوە ڕفتاریانە ڕفتاری ئێمەش ئەو دەبینن قەسە چی مەتەنیا ئەوان ئەو سوپایە گەورەشان دەستە هاوڕیانە لەسەر هەندێک ئێستا نمونەیەک بەبیرم هاتەوە بە پەلا جێگری وە یۆران پێرشۆن ساڵی سەرۆکوەزیرانی 2002 بووە بزانمە ڕووداوە بەس لە تەلەفۆن کە دایخست لەگە ڕۆژنامە نووسێک دە یادی کرد بۆی زانیم قەپات دەکا وتی فیفان واتە ئەوکو بەنعلەت بێ بڕوا بکە ئابڕۆیان بەر تەداوای لێبوردنی کرد کەچکاکەوە تفەکە تف کورە ئەوە جوێن دەدەوە کو سەرسەریەکی سەجادا باش ئەمە لۆ گلەی لە مەحموود سەنگایی بکەین لۆ گلەی لە بەڵتەچیشی بکەین یعنی بەجددیمە کە ئەوە لۆگۆی پارتی بکە گوتەبێژی کە متەسەڕەفی ئاوا بێ بۆ ئەمە گلەی لە بەڵتەچەکانیان بکەین یعنی ئەوە پێدەچی لە ئەلفیان لۆیان هەموو وابن بەدەگمەن تاکوتەرایان بی وەوە کەلتورێکە دەبێت دژی بوەستین جوێندان بە خەڵکی ئۆپۆزیسیۆن دەرێت جوێن دەدەن بەس ئەوە خۆ بە پراکتیک دیارە هەمووتان دەبین ئەمە چۆن ئەوە دەبن مزەڕەت ئەوەیە ئیفلاسن لە بەرامبەر ئێمە و ئەو پرسیارانەی ئێمە دەیکەن ڕۆژنامە نووسی کوردستان ناتوانن فەقیران ئەوان ئەو نەوە پرسیارانە ئێمە بکەن بە هەزار شێوە ئەزیەتیان دەدەن هاوڕێیان بێمە سەخاڵشکە و زۆر باز دەکری ڕۆژنامە نووسین بە باشە وەرە هەموو میدیای ڕۆژنامەگەری پارتی وشێتی بزن چیانیان شادەی وەگرتیە چەندیان شادیان لە زانکۆیەکی لەسەر ڕاگەیان دەکردی کورە هەموو ئەسڵەن نەک شادیان نیان ئەخلاقی ڕۆژنامەگەریشیان نییە کە بێن ئازاری ئەو خەڵکەی بۆ گواستنەوە ئەو ئێمە لەو ئەوروپای خۆشەی تەمەنی خۆمان هەڵوەران لە پێناوی ئازادی مافی مرۆڤ خۆ ئەگە خەباتی ئەو ئێمە مانان و ئەو دەنگانەی ئەوروپا و سەدان دەنجی ئەوروپا و دەیان دەنجی سەدان دەنجی کوردستان نەبی ئێوە چستان کردێ لە بۆ ئازادی بەجددی شەرم بڕۆنە دیار ئاوێنە ڕووداوەکان بژمێرێنە دەیان ڕووداوی گەرما و گەرم بزانام چستان کردیە کوا هەڵوێستان خۆدا وشە ڕێزکردن بەسی فاشی و نازەکانی وشی جوانیان ڕێز کرد بەس خاڵین لە ئەخلاق خاڵین لە ئەخلاق لە هەڵوێست لە جوانی لە مێژووت فەرقیمە و ئەوانە بڕوا بکەم قسە ئازادەشم نەدەکرد بستمێ بزانم بڵێن لۆگۆی پارتی ئەوەیە لە ڕۆژنامەگەری کە جوێن دەدە کە تف دەکاتن ئەگەنا چیە کەی مشکیلەیە هاوڕێیان وەرە سەیرکەن ئەو هەموو زیندانەی بادینان 3 ساڵە
ئەرز و ئاسمان یعنی بەس مەریخ نەهاتە جواب قسەی لەسە کرد ئیدانەی کرد بەڵام ئەو سندیکە قسەی هیچی نەکرد بە پێچانەوەیان شێروانی ئەندامی سندیکانیە دوای دەکرد ئەندامیش بوو هەرچەندە ئەندام بوونیش پێوەرنیە بەڵام قەزدم لەسەر دێ لە هەولێر دەیان دادگایی کردنی ئەوانە بەڕەوە چوو چەندین سەفیر و قونسڵ و ئەوانە چون بەشداریان کرد ڕێکخراوی زیانی ئەو ملپانانەی هەولێرێ نەچوو ئەو سندیکایانە شەرم لە خۆتان بکەن ئەوە لە مێژوو دەنووسرێ کەتی 100 ملیۆن دینار بەناوی ڕۆژنامەگەری وەریان دەگرت کە ئێستا تەخفیز بۆتە بۆ 30 ملیۆن ئەو بەناوی ڕۆژنامەگەری ئەوە دەچن باشە بۆ ئێمە ینی بەجددی بۆ بەس لە سیاسەکان تونکەین بۆ ئەو مەخلوقانە لێرە بیانگرین بیان دێنە بەرهێلکەوتە ماتەی لۆ عیبی کە ئەوانە بەس لۆگۆی ئەو دەسەڵاتەن دیوەکەی تری دەسەڵاتن بە ناوی قەڵەم تۆ بزانە لەسەر دەیانێک و شێروان و گوهدار و ئەسکەرەم و هێمن مامەند ئەوانە کە کەیسەکانیان بە مانجی و ساڵ وا دەخانی قسەیان نییە ئەوانە لە پێناوی ئازادی دەژۆرێن قسەیان نییە بەس سێ زەمان عەبدوڵایەک بە دەنگ دێ کە بەنووکە دەمانچە لە خەڵکیشدایە بنووکە دەمانچە لە خەڵکدایە کاکە چڕەتی بە ڕۆژنامەگەری هەیە هاوڕێ شتشکە بە سەریعی بڵێم ئەوە بە ئەو زۆر کەس هیچ ڕەخنیان پارتیویی تێسەمەنی هەیە ئەوەیە کچە چەند خاوەن پێداویست تایبەتێ چ بێ ئەخلاقێتەکە ئەتونە سەقافەت تێ نەزانی قانون ئێرە کووە نەدەزانی جارە سۆسیال نادرێت لێرە هەموو ئەوانەی ئەو قسانێ من دەکەم خەڵک دەزانی سۆسیال نادرێت و لێرە بە پێی پێداویستی ئینسانەکە کاتژمێری دابین دەکرێت کە یەکێک ئاگای لێبیتن ئیتریان دەبی منداڵەکەی خۆت ئەوها بێ ئەخلاق بی بچی منداڵی خۆت بدەیە حکومت بکەوی دوورفاهەتی خۆت یان دەبی ئەو منداڵە ناو ئەو ماڵی خۆت بیژێنی بێگومان کەس لە دایک و باوکیش بە ئەوە ترنیە بە ڕحمترنیە لە بەرامبەریکە ئەگەن هەموو ئەوانە دێک ئیش دەکە لەسەری و یەکێک لەو دۆزەخە دابژی کە سویدەکان قسێژی جوانیانە دەرێ یەکەچیان دیکابی هەموو ماڵەکە دەکاتان دیکە من لەو دۆزەخە دەژیم کە هەموو ئەوانەی شارەزاییان لەوە هەیە بزانن 20 ساڵت عەقڵی 2 ساڵە خراپترین زۆری گەشتکەی هەیە کە هەر لەحزەیەک پێی ڕانەگەین دەمری دەیانجار لە نێوان مەرگ و ژیان گەڕاندیتمانەوە هەموو ماڵەکە بە پێی داونلۆد دەکرێت بە پێی ئەو چونە دەرنا خواردن ئیلا ئاخرم نامەوێت باز بکەم زیاتر لەو شتا و ژیانی تایبەتی خۆمان لە هەموو ئەوانە ئەجووری هەیە ئەجووریە نەر کەس دەتوانێت بێتە ماڵی من ئەم بی بە ماڵی کەس من لەو دۆزەخە دەژیم 20 ساڵە لە بڕی ئەوەی خەڵکێک ڕێز لەەوە بگریننا ئەو ژیانە دێم خەباتی شەو ڕۆژ 22 ساڵە ئەمن خەریکی ئەوە ئەم دە یەک جملەی پێە ئەسەم عاشق قسەکەی خۆی دەژی ئەوی 176 ساعتە کە دەیان و سەدان کەس هەیە 300 ساعتی وەردەگری لە ئیشی تر بەس لەو ئیشەی هەموو منەوە قسە دەکەم خۆ دەیان کەس لێرە هەیە سویدی یعنی چ بێ ئەخلاقێتەکە کاچ خۆ ئەوەش بە قانون دانرایەوە بە مراقەبە لەسەر دانرایەوە دەیان لێ پێچینەوە هەیە و بە دوچون 2 ساڵ جارێک دەکرێت شتی زۆری هەیە بەرحەڵ هاوڕێیان ئازاد حەمەدەمینە کە دێ وەکێک لەو بۆقانەی دەسەڵات کە ئەوکو گوتمان ویژدان مردووە ببین ئێستا ئەوە ڕۆژنامە نووسەکی ڕۆژنیوز بزون 6 ڕۆژەشون بزنە ناوێرن برێن لەل گچکە و گەورەی ئەو سندیکایی بەڵام بۆ زەمان عەبدوڵای شەلاتی کە بنووکە دەمانچە لە خەڵکیدا چ دەکەن ئازاد حەمەدەمین شەرم لە خۆت ناکەی دەی قسە دەکەی لەناو یا ئەو هات زوێن دەدەی کە وەکو گوتم مێژووی ئەو مەندیارە وەرە ئەتو پیاوی ئەوە بووی خۆت هەڵبژار 300 دەنگەچینە لە کاتێکدا کورە ئەوەی مزەخەی ئاوێ ئەوەی مۆلیدەی کارەبای لە تەلەڤیزیۆنەکان پێ هەمووتان بە ڕۆژنامە نووسی تاکسیەکانتان شوفێرەکانتان کورە ژنتان گسکە و گەورەتان 300 دەنگەچینە تۆ کابراایکی کسپاری لە 2015 وەکو سەرۆکەکانت وەکو سەرۆکەکانت 8 ساڵە ئەکسپایر بووی ویژدان و ئەخلاقت نەبە ڕۆژێک لە ڕۆژانەوەی لە هەمووی ئەوانش هاوڕێیان بڕۆم بپرسم ڕێ ئازاد حەمەدەمین لۆل بەر لە 2008 ئەوەی تحقیقی لەسەر بی ئەخلاقی لەسەر دەستدرێژی گرتیان تحقیقیان لەسەردانا خوا خێری فەرهادەقەنی بنووسی کێشەی من لەوەدایە کۆمەڵێک کەسی بێشەرەف بە مەفهومە ڕۆژنامەگەری کە خالین لە ئەخلاق دێن قسە لەسەر ئێمە مانان دەکەن کە تەمەنی خۆمان لە ئەوروپا لە داکۆچی لە ئازادی سیاسی مافی مرۆڤ بردەسەر